بەناوی خوای بەخشندە و میهرەبان سڵاوتان لێبێت ئازان و خۆشەویستانە من دانیار نورەدین لە بەرنامەیەکی نوێی دوانگەی خەڵک لە خزمەت ئێوەی ئازیز دەبم. ئازان و خۆشەویستان بابەتی ئەمڕۆمان کە قسەوباسی لەبارەوە دەکەین بریتی دەبێتەوەی کە حکوومەتی هەرێم بۆچی نەوت بەسەر هاوڵاتیاندا دابەش ناکات بە گوێرەی دوایین ئاماری میدیا و زانیاری حکوومەتی هەرێمی کوردستان لە ئێستادا لە 185 خێزانەکان لە هەرێمی کوردستاندا نەوتیان وەرنەگرتووە لە 115 هاوڵاتیان نەوتیان وەرگرتووە کە ئەو خێزانانن کە لە ناوچە شاخاویەکان و لە دەرەوەی سنتەری شارەکان لەگەڵیشیدا بە گوێرەی پێشبینەکانی کەشوهەوا ماوەی دەڕۆژێک کەشوهەوا زۆر سارد و بەفراوی و بارانایی دەبێت لە هەرێمی کوردستاندا کە ئەمەش دەتوانین بڵێن گوزەرانی هاوڵاتیان و ئەو خێزانانی کە کەم دەرامەتن و توانای نەوتکڕینیان نیە زیاتر قورستر دەکات. لەلایەکی دیکەشەوە کارەبای هەرێمی کوردستان وەکو پێویست نییە لە 24 کاتژمێردا نزیک بە 7 کاتژمێر 8 کاتژمێر کارەبای نیشتیمانی دەدرێتە هاوڵاتیان تاوەکو بتوانن بەشێک لەو ئامێرە گەرمکەرەوانی کە بە کارەبای نیشتیمانی کار دەکەن بەکاری بهێنن. لە هەرێمی کوردستاندا زیاتر لە 1,200,000 خێزان هەیە لە ئێستادا کە کەمترینیان نەوتیان بەسەر دابەش کراوە کە ئەویش نزیک بە 184,347 خێزان نوتی وەرگرتووە لە ماوەی ئەم ساڵدا کەمەش ماوەی 4 مانگێکە حکوومەتی هەرێمی کوردستان دەستی کردو بە دابەشکردنی نەوت لە ماوەی 4 مانگەدا تەنها توانێتی لە 115 هاوڵاتیان لە سنووری هەرێمی کوردستاندا نەوت وەربگرێت کە ئەوانیش وەک ئاماژەم پێکرد ئەو گوند و ناوچان کە بەشێکی زۆریشیان نەوتیان وەرنەگرتووە نەوتیان بەسەردا دابەش کردووە. لەلایەکی دیکەوە حکوومەتی هەرێمی کوردستان گاز ناداتە مۆلیدە ئەهلیەکان تاوەکو کارەبای مۆلیدەکانیش بەرەو باشتر بچێت و نرخی ئەمپێری کارەبا کەم بکرێتەوە کە ئەمەش بارگرانێکی دیکەیە بەسەر هاوڵاتیانەوە. لەلایەک کارەبای مۆلیدەکان گران لەلایەک نەوت کە ئەگەر هاوڵاتی خۆی بکرێت لە بازارەکاندا نرخێکی زۆری هەیە کە بەرمیلێک نەوت لە ئێستادا گەشتوتە 250-240 هزار کە ئەمەش بۆ خۆی نرخەکەی زۆ گرانە هاوڵاتیانی ئەم هەرێمە ناتوانن بەشێکی زۆری هاوڵاتیان ناتوانن ئەو نەوتەش بکرن و لە هەمان کاتان نەبوونی غاز کە ئەمەش دەکرێت وەکو پێداویستێ بۆ گەرمکەرەوە بەکاربهێنێت لە ئێستادا نەتوانراوە ئەوەش دابین بکرێت بۆ هاوڵاتیان. ئەمە بابەتی ئەمڕۆمان دەبێت کە بۆچی حکوومەتی هەرێمی کوردستان کەم تەرخەمە لە دابەشکردنی نەوت بەسەر هاوڵاتیانداوە بۆچی دەست بە دابەشکردنی نەوت ناکەن لە کاتێکدا کە داهاتێکی باش لەم وڵاتەدا هەیە لەلایەکی دیکەشەوە نەوتێکی زۆر و سامانێکی سروشتی نەوت لەم هەرێمەدا هەیە بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان کەم تەرخەمە لە دابەشکردنی نەوت بەسەر هاوڵاتیاندا ماوەی 5 ساڵێک دەبێت لە سنتەری شارەکاندا هاوڵاتیان نەوتیان وەرنەگرتووە نەوتیان بەسەردا دابەش نەکراوە. لەلایەکی دیکەوە زۆرن ئەو ڕێکخراوە خێرخوازیانەی کە ساڵانە نەوت بەسەر هاوڵاتیاندا دابەش دەکەن و توانیویانە سوودێکی زۆر باشیان هەیە بۆ خێزانەکان لەوانە دەستگای خێرخوازی بەخشین کە لە ئێستادا پرۆژەیەکی ڕاگەیاندووە بە پرۆژەی دابەشکردنی نەوت بەسەر خێزانەکەم دەرامەت و هەژارەکان و ئەو خێزانانەی کە بێباوکن بتوانن سوودمەند لە نەوت. دەچمە لای پەیوەندیەکانی ئەوەی ئازیز یەکەمین پەیوەندی وەردەگرم کاک عەبدوڕەحمان لە هەولێر. کاک عەبدوڕەحمان سڵاوی خوات لەبێ. کاکە سڵاو لە جەناب و بیستەران و ئیدارە و کادر هەموو. وعلیکم السلام کاک عەبدوڕەحمان بەسەر چاومان. دانیال لمێژە گوتیانە لكل داء دواء يستطب به هیچ دەردێک نییە بەبێ دەرمان ئەبەدەن ئەو هەموو گلەیی و گازندە و هەروە بێتەوە ڕەخنا یەک پول ناکە ئەگەر ملت تێکڕای ڕاست دەکات لێخۆر و پێخۆر بە هەردوو بەشەوە دەست لە ناودەست مانگرتنەکی سەرتاسەری ڕابگەینن دەرەقەتی ئەمریکای نایەن بە تۆپ و تەیارە و دەبابە ئەوەی بەسەر فەلوجە هاتدناتەن ئاگادار بوون هەتا ئێستاشی لەگەڵدانی منداڵ بە مشەوەری لەدایک دەبێت بەس دەتوانن بە مقاتعە و مانگرتن سەرتاسەری لە زاخۆ هەتا فاڵ ئەمریکا دەرنەچی حاڵی عێراقیان لەوەی باشتر نابی ئەوانەی شەهریش بە هەنجیم دەزانن ئەوانە خۆفری و دەرن هەر خۆشیان زیانمەندن دڵنیابە نەک دوانگەی خەڵک سەدان رادیۆ و تەلەڤیزیۆن و مجەلە و جەریدە بکەوتە کار یەک استیفادە ناکات تەنها دەرکردنی ئەمریکا دەرمانی سەرەکی هەموو دەردەکانە ئەرێ میلەتی کورد ئامادەی مانگرتنی سەرتاسەری ڕابگەینی ئەوە پرسیارەکەیە و وەڵامەکەی لای خۆتە دەتەوێت ئەوها بەبێ
تۆ بەڕای تۆ بۆچی هاوڵاتیان بێدەنگ لە ئاستەم هەموو بشدی یان دەتەوێت ئەمریکای لە عێراق وەدەرنێ هەتا ئیسراحەت بکەی دیتر بخوان ساڵن. زۆر سپاس بۆ کاک عەبدوڕەحمان لە هەولێرە و لەگەڵمانە بوو. پەیوەندیەکی دیکە وەردەگرین کاک مەحموود لە دهۆک. کاک مەحموود یان سڵای خوا لەوێ. کاک مەحموود دیارە پەیوەندیەکەی کاک مەحموود پچڕا. بەڵێ کاک مەحموود گوێم لێتە. بەداخەوە یعنی ئەم دەسەڵاتە حەزی نییە ئیسلاح بکاتەوە. گازەکەی گازی نەوتیشتی حەزی نییە وەزەکەت لەسەر ئەم فەقیر و فقەراتەکان و هەژارەکان. قەسەم بەخوا مامۆستاکەم ئەمڕۆ ئێمە گازی نەوتیشتی کڕیاوە کە بە تیجاری مەجبوور بوو زۆر و ئێستا زۆر ساردەوە. ئێستا لە قسە لەگەڵ جەنابەتە قسە دەکەم ئێستا زۆر ساردەوە. ئەمە یەکەمیان. دووەمیان مامۆستاکەم ئەگەر مەسەڵەن عەلە سەبیل المثال لایەنێکی ئۆکسیۆنی گازەکەی وەزع دەکاتەوە ئەم دەسەڵاتە مەنعی دەکاتەوە و هەروەها هەندێکی حاشە مونافەقەکان ئەوان حەزی نییە گازی ئۆپۆزیۆنەکان وەربگری گازە بڵکەن ئێوە حەزی مەردە بەسەر سەرما نە ئێوە حکومەتی هاوکاری دەکاتەوە و ئێوە هەنگ ڕاکەڕەکانەوە ئەم گازی وەردەکەن. مامۆستاکەم بەداخەوە ئەم ملەتە لەگەڵ ئەم دەسەڵاتە بەداخەوە هەروەها لە کاتی ئینتیخاباتەوە ئەو معاناتی گازی نییە و ئیش نییە و نازانم چ نییە لە بیرەکەی نامن سەوا هەر دەکە لە ئەم دەسەڵاتە یعنی مامۆستاکە بەداخەوە یعنی ملەتەکەی خاڵکە بە ئەم دەسەڵاتی زۆردارەکەی کە ئەوە زۆردار دەکەدەوە. یعنی بەداخەوە ئێستا مامۆستاکەم زۆر لە شاری دووکەنە خێزان هەیە هەژارن ناتوانن گازەکەی بکرێتەوە پارەی نییە مامۆستاکەم. ڕاست بەداخەوە. وەڵێ زۆر سپاس بۆ کاک مەحموود لە دهۆکەوە لەگەڵمانە بوو. وەڵا زان خۆشەویستان ماوەی 5 ساڵێک دەبێت هاوڵاتیان خێزانەکانی نەو سنتەری شار تاوەکو ئێستا سوودمەند نەبوون لە دابەشکردنی نەوت. ئەوەی کە جێگەی داخەوە هاوڵاتیان نیگەران کردووە لە هەرێمی کوردستاندا نەوتێکی زۆر هەیە، سامانی نەوتێکی زۆر هەیە. ئەم هەموو سامانە کە بەشێکی زۆری دەفرۆشن و داهاتەکەشی بە شێواز لە شێوازەکان بە دادپەروەری دابەش ناکرێت. هاوڵاتیان نیگەرانی ئەوەن کە لە پارێزگاکانی خواروی عێراق ئەگەر نەوتیش بەسەر هاوڵاتیاندا دابەش بکرێت بە نرخی 130,000 پێما بێت ئەوەندە بڕەپارەیە. بەڵام لە کاتێکدا لە هەرێمی کوردستاندا ئەگەر بەسەر هاوڵاتیاندا دابەش بکرێت 103,000 دیناریش وەردەگیرێت لە هاوڵاتیان کە ئەمەش نرخێکی زۆرە سەرڕایەوەی کە بژێی ژیانی هاوڵاتیان وەکو پێویست نییە و موچەی هاوڵاتیان دوا دەکەوێت. دەچمە لای پەیوەندیەکی دیکە کاک دلێر وەردەگرم لە هەولێر. کاک دلێر سڵای خوا لەوێ. سلام علیکم. باشی برێ. وعلیکم سلام کاک دلێر چاومە. والله هۆکارەکان زۆرە بەڕێزم. یەکەم هۆکارەوەیە خەڵک بێدەنگە، خەڵک خۆپیشاندانەکە، حەزبی سێبەر هەیە خەڵکی سار دەکاتەوە. ئەوە بوونانی ئێستا بەرمێنی نەفتی بە 200,000 بەڕێزم نەکو ئێستا بندیوا زۆرە، حەزبی سێبەر زۆر بووە، شاگردی پارتی زۆر لەگەڵ هۆکارانێ بەڕێزم. ئێستا بوون یەکە چوشی خۆم هەر خۆپیشاندانەکرابی لە شاری هەولێر چیمە بەڵام پارتیان ئەوتەیە با تیرۆریزم قەڵەمدەیان بەشێت لە قەڵەم دەدا. هەموو خۆپیشاندانەکان گافی ئاسایشکردنێ. بەڵام بەڕێزم یەکەشی ئێستاوەشی ئەزبە سێوەرەکانی پارتی شاگردەکانی پارتی یەکێتیە لەوەی ئێستا بۆ نمونە ئێستا دەستگای خێرخوازی باشین زۆر سوپاسەکە ئەو نەفتەیدا دابش خەڵک بەڵکێکە چوێ شاسوار عەبدولواحید بەڕێزم هەموو خەڵک زەنە ئەو نەفتەی پارتی دەداتە خەڵکی دەیە بە دوو دەبێت خەڵک خۆپیشاندانەکە دوو نەفتەی داتە خەڵکی خۆپیشاندانەکە سا دەکاتەوە. هەموو خەڵک دەزانێت شاسوار عەبدولواحید شاگردی پارتیە ئەوە یەکێتی هەدەفی لێ بشۆ یەکێتی شیرەکە دزی پارتیە بۆیە خەڵک بەڕاستی سات بۆ لە خۆپیشاندان. ئەمیت بەخۆم هەر خۆپیشاندانێک لە شاری هەولێرکردی هەمووی چیمە و لە تەلەڤیزیۆنەکانی ژیارن کە دلێر عوسمان خۆپیشاندانەکانی ژاریکردێنە. بەڵام بەڕێزم پارتی شاگردی زۆرە، پارتی بندیواری زۆرە، مەعاش هەیە 4 مەعاش وەرگرتن. بۆیە
هەفت کاتیشدا هاتەبی بەشناکە ئێستا بۆ نمونە خەڵک وادەی خۆپشانەکە سەر عەبدولواحید لە تەلەڤیزیۆن عێراقی دەبێت نەفتی تەوجە ئەو نەفتەش وەڵڵاهی پاکە تەوجە دەکات ئێستا من زۆر سپاسی بەڕاستی کۆمەڵ دەکەین کە كاو نفتي داتا خمسي او همو خلق دزاني خير خوازان دا بلام شاصر عبد الواحد او نفت اللي هنا همو خلق دزاني مالي بازاني نفتي ادلتو نفتي توزيد كي بروك كذا كان شابي اللي بدوا براسي وكارانه هي بو باسي نفتي نادا تخمشي حتى شباتي لسه دنيا حكمك افخير خوشي لقنا ديني او شاب سلا قرانه دابا ايت شاصر عبد الواحد نفتي نادا تخمشي خرج دتو بلا مونا اللي خرج دتو خوب شنداين كده اوي توزادك او كاش دحمنا محافظه بتصوره نوما او تان كراني اوي توزادك الهبيري بقول محافظه بارزگاري او جيدا بوچی بون هزاران حولاتی آماده سر بگرید بو ورگنی چند دبیگ نوت که هر کسی به خیر خوازک بید هر کسی بید که دعواشی بکه بو آماده نیه اون 10,000 نفر بیت سر شقام و دعوای مافی خوب کاد و دعوای اون نادادی بکاد که روی دعوا دهاتی ملاته به شازی کی دادپوری دعوای برایزم سکش بدم خلق آماده بیست زیاده بس خلق امرونه بوده استواب بود دلم بونه مونه اوش نشيل إن عقيد ليش أزر عبد الله إنك تتوزده أو تخيل كيف ذكاته بريسه هذه أو نبو دت معافظي وتصير ما تصير لما التان كان أنا معافظي لأن أي ده خدش كي صادق كده خبشنا لكن والله خلق همو برا خاصة شاري هودي بلام أول ما يلي خلق خبشنا نمكا أزبك شاقدي باتي دروس بقولي داني كومر يجدو قرين دروسه بلام عند خلق ينازني بوي دو بعد ده ولا خلق كم كذب شاسواري برونك بتايبتي قلتو كومل قران بشاسوار عبد الواحد برونك او شاقدي باتي او نفتي ذات خدوده بنفتي ذات خمشي في صار ذكاتوا زوس باس بوكا لا بخش كأو نفتي ذات خاوة هم خلق دزاني خي خوازنا بلان شاسر عبد الواحد او نفتي كينا زۆر باش زۆر سپاس بۆ کاردرێت دەچمە لای پێوەندیەکی دیکە کاک ئەحمەد لە شاری هەولێر وەردەگرم کاک ئەحمەد سڵاوی خوا لێبێ وعەلەیکە سەلام سەرچاوم سەرچاو کاک ئەحمەد گیان سلامت والله أم شعركم هي يخرج أنا كل ما أرني وغزة ما قال أنا خوش يعني نعم أنا عادي داخل بقول زخت سكري هي في استواء إلى يتابعهم إيش كريكاري لكم بخوي لتوانا بدانية إيش بكرم يعني نظام سيد كم بخوي استوى أنا قلت ما هو كايس يعني بعثر بما تبعث من ما همو تقي تبعهم استوى إيران بما البنات هاي كان دعوة لخي خوازن لكم أو كايك ما ممكن بوخ يعني فرق بينه وجسرمان تساعد تسلطنا في المعرضانية. زور باشم مجموعەکەت بە تایبەت وەردەگرم لەسەر چاوخۆی گەورە خێر و خۆشی بێنێتە ڕێگەتان کە ئەحمەدجان لە شاری هەولێرەوە لەگەڵماناو. بەڵازان و خۆشەویستان ساڵی ڕابردوو دەستگای خێرخوازی بەخشین توانی نەوت 87,180 لیتر نەوت بەسەر 1453 خێزاندا دابەش بکات کە بێگومان بە هاوکاری خێرخوازان کەمەش ڕێژەیەکی زۆر باش و ئەم ساڵیش نیەتی هەیە ئینشاءالله لە پرۆژەیەکی دایە کە دووبارە نەوت بەسەر هاوڵاتیاندا دابەش بکە. هیچنا ئەم جۆرە کارە خێرخوازیانەش جێگەی خۆی دەگرێت ئەگەر باوڵێن کەمێکیش بێت بەڵام دەکرێت بڵێن چەند خێزانێک لە هەرێمی کوردستاندا سوودمەند دەبن لە کارە خێرخوازیەکان کە خێرخوازان دەبنە فریادڕەسی ماڵە هەژارەکان ئەو ماڵانەی کە بێباوکن وە کەم دەرامەتن سوپاس بخوا کە ئەمە شەر باشە بوونی هەیە سەرڕایەوەی کە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان واجب بوو کە نەوت بەسەر هاوڵاتیاندا دابەش بکات و بار و گوزەرانی هاوڵاتیانی ئەم هەرێمە بەرەو باشتر بڕوات و هەروەها لەسەری واجب بوو کە خزمەت گوزاری و ئەو بابەتەکان بابەتی پرۆژە و ئەو بابەتانی کە هەن پێشکەش بە هاوڵاتیانی ئەم هەرێمی بکات بەڵام بەداخەوە وەکو پێویست نییە و لە هەرێمی کوردستاندا لە ئێستادا نادادێکی زۆر هەیە لە هەموو سێکتەرەکاندا لەلایەکە بارگرانیەکی زۆر هەیە و بژەی ژیانی هاوڵاتیان وەکو پێویست نییە و موچەکەیان دوا دەکەوێت لە کاتێکی دیکەدا دەبینین کە نەوت لە نێو بازارەکاندا نرخی زۆر بەرزە کە بەرمیلێک لە ئێستادا بە 240 بۆ 250 هزار دینارە کە ئەمەش بەشێکی زۆری خێزانەکانی ئەم هەرێمە ناتوانن ئەم ڕەپارێ بدەن بە کڕینی یەک بەرمیل نەوت لە هەرێمی کوردستاندا لە کاتی دابەشکردنەکەشە کە ئەگەر دابەش بکرێ بەسەر هاوڵاتیاندا کە دیار نیەکەی دابەش دەکرێت بە تایبەت سنتەرەکانی شار نرخەکەشی هەرگرانە لە ئێستادا
یەک بەرمیل نەوت کە بەسەر هاوڵاتیانە دابەش دەکرێت 103,000 دینارە کەمەش نرخێکی زۆرە. دەچمە لای پێندێکی دیکە کاک سەمەد وەردەگرم لە ڕانیە. کاک سەمەد سڵای خوا لێ لە تەکیە. کاک سەمەد سڵای خوا لێوێ. السلام عليكم شلون برا باشا؟ وعليك السلام سرچامان. السلام عليكم. كاكا حكومة في اسمك اللوت بس هاوڵاتیانە توزیعکە. ئەگەری چینیا بەسەر هاوڵاتیانە توزیعکە بۆی هەموو هاوڵاتیان لەناو بێت. بۆچی وا بکات؟ هەکە ئەو خەڵکە مستحقە. ئەو خەڵکە مستحقە. ئەرەوە ماوە ئێستاکەش وەرە بعضە کەسێک بچووکتێنی غەڵەت بکات معنی عینیە لە عەجەلەی 24 ساعة تقريبا لأساعي لحشو نكسر نظام. بلى. لكن أنا والله بتوصل كم الصحابيات وأخواني وكان ندني بأخو حظ كم حنافر شعب بكر. إيش يعني ده؟ إيه كاك سمل التكية شنيك إنه دابج نكراو ماوي شنيك؟ جيان والله أزاني من بكر زكي الأخوة بسيارات كريكم هذو بدي باوا بتاعي المواد الغذائية كان نقرأ كم بكر إذا كم مصاب واحد بتاعي كرتوب وأتوين حوالي ذلك إذا ما تخون دوك يا زلمة وتمرر حد وشان نقرأ كم بكر والله ما فهمنا شين ده خرجيل ولا جرم بس يا زلمة ما برني ولا جرم والله كاك سمت أنا والله بس يا زلمة ولا جرم برني ولا ده تكيا لكركوك والله جان لكركوك قربي كرين الخكي هرزان تريشة في معبد 3000 دينار برمي لك 3000 دينار راست زۆر باش زۆر سپاس بۆ کاک سەمەد لە تێکیەوە لەگەڵ زۆر سپاس دەچمە لای پەیوەندیەکی دیکە کاک حەسەن لە کەلار وەردەگرم کاک حەسەن سڵای خوا لێبێ سلام علیکم وعلیکە السلام سەر چامان باشم بەڕێز دەکەم سەر هەردوو چاوم کاک حەسەنیان تۆ باشیت خۆش دیار سپاس دەکەم سەبارەت بە نەوت بەڵێ باشە من ڕۆژی 5000 و 6000 7000 نەر ئەگەر دەردەکەم بەڵێ بۆچی بیدەم بە چی بیدەم بە نەوت سەرمان لە ماڵایە بیدەم بە خواردن بیدەم بە چی بیدەم بە کارەبای ئەمپێر 30 ساڵە من دەنگەندەم بەم حێزبە وڵاگەر کاکیلار کەمێک دەنگی کاک حەسەن بەرز کاتەوە بە باشی گوێم لە دەنگی کاک حەسەن نییە بەڵێ کاک حەسەن بەڵێ گوێم لێتە ئەڵێم من ڕۆژی 6,000 نار 5,000 نار 7,000 نار دەرەکەم بیدەم بە چی بیدەم بە کارەبای مۆلیدا بیدەم بە خواردن بیدەم بە چی کوڕێک کەمانتامیشمێ لە ماڵە کچێکی خوێنکارم هەیە 30 ساڵە من دەنگەدەم بە حەزبێ نە کارەبا مەداتێت نە نەوت مەداتێت ئەمە حکوومەتە ئەمە ژیانی خەڵکی فەقیر و ڕەشوڕوتە باشە هەر لە بیری مناڵ هەتیو بکەنەوە شەرت من نییە من ئەتوانم ئیش بکەم ڕۆژی 7,000 نار 8,000 نار دەکەم ئەی مناڵی هەتیو چی دەرکات کاک حەسەن ئەمە تا چەند گرنگە ینی ببێتە دەرسێک بۆ هەمومان لە کاتی هەڵبژاردنەکاندا بە دیارەیەکی بچووک هەڵ نەخەڵەتینەوە دووبارە دەنگیان پێبینەوە دووبارە هەڵیان بژێنەوە ڕێزمێ وە 30 ساڵە دەنگ نەدەم بە یەک حەزب زۆر پەشیمانم کە دەنگم پێدان باوکم بە کۆڵ بردە بە عەرەبانە بەرگە دەنگی داوە ئەوە چاکەکانەوە پاداشتەکان ئەیدەنە خەڵکی ڕاست بەڵام مهمەوەیە ئێستش درنگ نەبووە بۆ جارەکانی دیکە ئاگاداری ئەو بەیانی ئەم ڕۆژانەت بیر بێ کە ئەو حزبەی کە دەنگت پێداوە ئاوای کردو لە گوزەرانی هاوڵاتیان ئەوەی کردووە کە بەڕێستان بەو شێوازە بەو ژیانە کولەمەرگیە بژین کەمەش لە کاتێکدا داهاتێکی زۆریان لە بەردەستایەوە دەتوانن دابەشی بکەن و دەتوانن چەندین پرۆژە و چەندین هەلی کار بۆ هاوڵاتیان ڕابگەێنن و پرۆژە ڕابگەێنن تاوەکو هاوڵاتیان سوودمەر بن تاوەکو زیاتری گەنجان هەلی کاریان بۆ بڕەخسێت کەمەش دەبێتە مایەوەی کە بژەی ژیانی هاوڵاتیان باشتر دەبێت و لەلایەکی دیکەشەوە نرخی ئەو شتانی کە هەیە نرخەکەی هەرزان بکرێت بەڵام بەداخەوە هیچ پلانێک نییە بۆ ئەو بابەتە زۆر سپاس دەکەین کاک حەسەن لە کەلار لەگەڵمانە بوو لەوە هەیە لە کەناڵەکەتان چاوتان بە مناڵی هەتیو بێت وڵای ئینشاءڵڵا لە ڕێگەی دەستگای خێرخوازی بەخشینەوە کە خێرخوازان لەو دەستگایە خێر و سەدەقی خۆیان ڕادەگەێنن سواز بۆخوا کە کاریگەرێکی زۆر باشی بووە لە هەرێمی کوردستانەوە لە ئێستا پرۆژەی ڕاگەیاندووە کە تابش دەکات لەسەر هاوڵاتیاندا زۆر سپاسی کەناڵەکەتان زۆر سپاس دەکەین کاک حەسەن لە کەلار لەگەڵمانە بوو دەچمە لای پێندێکی دیکە هاشتاکەتان بێ پاداشتان لای خوا بێ ئینشاءڵڵا یاخوا سەلامەت بی لەگەڵ تۆیە ئینشاءڵڵا کاک ڕێبوار لە سلێمانی وەردەگرم کاک ڕێبوار گیان سڵاوی خوا لێبێ السلام عليكم وعليك السلام سەر چاومان
قوربان دەستخۆشی تۆرە ئەو دیەکەم مەکاتم بیتی باقسەکان تازە مەمنونتە بن خزمەتتان فەرموو. ئێمە میلەتی کورد بەعام مسلمانی نوێژ و تاعەت دەکەین ماشەڵڵا جومعان نزگەتەکان جمعەیە لە مسلمانان ڕەمەزانان بۆ نوێژی تەراویح و بۆ خێر و خێرات ماشەڵڵا دەستکراوین لەو خوایە بەزیاد بین. حکومت ئەوی بەسەر ئەم میلەتە مسلمانیان یێنێ بەڕاستی حەقی نییە حەق بەوە ئەم قسەیەکەم لەوانەیە گوناحباری بەدایە خواوە چونکە شتێک بۆ ڕاستی بێ دڵی ڕاستە لەوانەیە ئەمە ڕاستیش نوێ بەڵام وەکو زوڵم میلەتەکە مسلمانە خۆی زوڵم لە خۆی دەکات و حکومت نییە حکومت ئەزایی چۆنە حکومت هیچ کارێکی نەکردەوە بۆ میلەت ئێستا من وەکو مسلمانێک قساکەم من کە مسلمانم پەنجەی شەهادە لە تەحیاتە پەنجەی شەهادە بەرز ناکەمەوە بۆ خوا شایەدی دەم کە ئەشهد أن محمد رسول الله وأشهد أن لا إله إلا الله ئەتجارەوە تەحیاتەکە تەواوەکەم کاکەی جان تۆ لە کاتی دەنگدانە تۆ مسلمانی تۆ خۆ ڕێکەرەوە میلەت تۆ خۆت مسلمانی خۆت ڕێکەرەوە لە کاتی دەنگدانە پەنجەی شەهادە باشە لە کاتی دەنگدانە بۆ ناهێڵم تۆ پەنجەی چەپ بۆ ناهێڵم پەنجەی چەپی دەخی مراکەبەوە تۆ شایەدیری بە دز و گەندە و خۆی گەورە چی لێکە خۆی گەورە ئەوان یعنی چۆنەڵی من لەسم چییە کاکە حکومت زەواڵەکە بەسەر مسلمانە کاکە من خۆم هەموو میلەت بەخۆشمەوە کە مسلمانی باسی مسلمانەکە میلەتیشی مسلمانی دەخوا بەسەر لە سایە هەشتای بڵین مسلمانە هەموو دەست بە دوعایە سەبارەت بەم زوڵم و ستەمکاری کەم حکومەتەیکە ئەم حزبە ئیلمانیانەیەکەن یعنی حزبەکان بەعام بە هەموویانەوە کە ئیکەن با ئێمە کەسی لێ دەرنەکەین هەموو دەست بە دوعایە باشە بۆ دوعای کەسی قبوڵ نابێ بەرامبەرم حکومەتە بۆ میلەتەی بۆ لە خۆ ناپرسیتەوە بۆچی بزانن خۆت لە پشتی ئەوی کاکە خۆت لە پشتی ئەوی هەر کاتێک کە تۆ دەنگت پێنەدا زوڵمە زێکرا زوڵمکارەکە دەستی کردەوە بە دەستی بەرز کردەوە بۆ خوا کورە خوای گەورە یەک دەستەوە بەجێ دوعاکەی قبوڵەکە بەس تۆ خۆت زوڵم لە خۆتەکەی کاکە بزانە دەنگ بەچێتی ئەجا من یەک قسەی ترم خوا ئەزێت بێ من لێت باخۆی ڕێکاتەوە کاکە تۆ ما نابێ مسلمان حزب بێ هیچ حزبێک بێ لایەنی هیچ حزبێک بێ کۆمەڵە یەکگرتووە ئیسلامی علمانی هەر کەسێکە من دەنگەدەم بە حزبەکەی کۆمەڵ کاکە بە یەکگرتوو نەوەی نوێ بە هەر کەسێ بێ یەک جای دەنگی بێدم لایەنەکەی نابم بزانم حەقە ڕۆیاندا کە حەق نەڕووی ئەچمە لایەنێکی ترەوە کاکە واز لە حزبەتی بێنە تۆ مسلمانی عیبە والله عیبە میلەت مسلمانی خۆ مسلمان دەست نوێ بێ فڵان بسەد بە حزب و دەم بۆم بێ کاکە جات علمانی نییە دەنگی پێدەی چەند ساڵە دەنگی پێداوە دەوازی لێ بێنە بۆڕەسەر حزبێکی تر بەعام هەموو میلەت دەنگ با بە حزبێ بەدڵی نەبوو 4 ساڵی دەخۆ 4 ساڵە مەینەتی بۆڕەسەر حزبێکی تر وازەوە بێنە کە من فڵان و ئەم فڵان و ئەم لایەنی ئەوە بزانەوە سۆسەرەکەن کاکە ڕێگای حەق بگرن بۆ خوا ئەی هاوار بۆ خاتری خوا هەتا کەیت و مسلمانیت والله عیبە سوسە بۆ خوا بەرین دەنگ بۆ یعنی بۆ زوو گەندەڵ بیرکەنەوە بزانە چیە وەرەگەم باوڕێندی کە زۆر سپاس کاک گرێبوار لە سلێمانی و لەگەڵمان نبوو دەچمەلای پەیوەندیەکی دیکە کاک پۆڵا لە هەولێر وەردەگرم زۆر سپاس کاک گرێبوارجان دەچمەلای کاک پۆڵا سڵای خوات لێبێ وعەلەیکە سەلام سەر هەردوو چاومان کاک پۆڵاییان خۆزگە کێشەکە هەر سوتەمەنی باە کاکە دانیار ڕاستەکەی وایە بۆ دەسەڵاتی کوردی لەو ئاستە چەقبەستووایە بۆ لایەنەکان چەقبەستون بۆ داهاتووی میلەتەکەمان بەرەو لە ناوچوون دەچێت داهاتوومان کێشەکان وە نەبێ هەر سوتەمەنی بی خۆزگە هەر کێشەکە سوتەمەنی باە نا کێشەکە زۆر لەوە گەورەترا ڕوو دەکەیە یەکێتی زانانی کوردستان پێی دەڵێ ئێوە ئەرکتانە ستەم دژی ستەم بوەستن ئەرێ بۆ ئەو خەڵکەی ناوچەدا بڕێنراوەکان بەدەستی سیاسێ نەزانەکان هێرش دەکرێتە سەریان هاچانداگی دەکەی ئاین دەربارەی ئەوە چی وتویان نا وەڵامیان نییە نوێنەرەکان لە بەغدا پێیان دەڵێن کاکە ڕاستگۆ بن ئەوە 400 ملیارەکە ڕاست نەبوو دەهۆڵتان لێدا 150 ملیۆن لیتر کاظمی دەینێری دوایی سوودانی بەڵێنی داستەت و هەلهەلەیان لێ دەدا بەسە ڕاستگۆ بن بۆ وای لێ هاتووە خۆ دەزانین پارەی حرام عەقڵ نایەڵی دەمکاری ویژدان نایەلی ترێت شلەمزانی دروست دەکایە ئایا ئەو هەستێکە لە ئێوە کۆبوویتەوە
آخر چه تارەسەری ملەتکە کاکە دانیاری بەڕێز خۆزگە هەرسوو تەمەنی باە تۆ دەزانی لە هەولێر ئێستا بەناو لە ناوچوون دەچی هەولێر سەری کەناڵەکانمە کە کەس نایەتە دەنگ پار و پێرار و پێشتر لە کەناڵە بەڕێزەکەی ئێوە هاتو هاوارمان کرد دەزانی ئێستا کرێنشینی کوردی هەولێر تەهدیر دەکرێت تەهدیر دروشمە قێزەونەکان کە دەیان گوت تەهدیر و تەبعیض ئێستا خۆیان جێبەجێ دەکەن کرێنشینی هەولێر بە 200,000 بێ نا موسڵمانێک نا کوردێک ڕەوش دزمێک عەرەبێک دێنی دەری دەکا دراوسەیەکی کوردەکە 30 ساڵە دەری دەکا مەلاکەش ئاگادارە مەلاکەش لە خوتبە باسی دراوسێ دەکا بۆ سەقبەستون بۆ ناڵێ دراوسێ کەس دەرمەکە کاکە دانیاری بەڕێز برینەکان خوڵن ڕێگان بدە دوانمونەت بۆ بێنمەوە پێ ڕۆژ لەوە پێش کاکە دانیار بە کورتی کاک پۆڵەگیان بە کورتی سوودی هەیە هیوادارم بڵاوی کەنەوە لە پێناوی خوا و خاکەکەمان پێ ڕۆژ لەوە پێش کاکە دانیار وەزارەتی کۆچ و کۆچبەرانی عێراق بڕیاری دا بە گەڕانەوەی ئاوارەکان بۆ شوێنی خۆیان 24 کاتژمێری نەبێت یەکێ لە کەناڵە حزبیە لەرزۆکەکان بە پرسێک هاتووە دەرێ ئێمە لێ ناگەڕێن بگەڕێنەوە ڕوومادی لەبەر ئەوەی ڕەوشی ڕوومادی ئارام نییە تۆ سەیری ئەو ملەتەکە ڕەوشی کەرکووکت جوانە لێ دەگەڕێن پێی پێشمەکەیەک بستەوە هەی خۆ فرۆش خاک فرۆش کەلتورت نایەلی ئەنفارت دەکا تۆ دەستی داگیرکەری کەس هەڵوێستی نییە ڕۆشنبیر نەما پیاوانی ئاینی نەما ڕاگەیاندنەکان نەما کاکە برینەکان زۆرن برینەکان کێتا ڕێژی دەکا وەرە ئەوانە ئەو عەرەبانەی لە هەولێرن بە شەو شوێن هەیە سەدان ماڵ دێ بە شوێ کەس نازانی چێ دەیانهێنێ ئێستا کەس نازانێت چیان دێنێ قەرەبووی داعەسیان وەرگرتووە لە ڕوومادی لە مووسڵ لە تکریت قەرەبوویان وەرگرتووە دەیکەن بە دوو نیشتیمان ئێرە تەعریف دەکەن بە دەردی حەویزەی دەبن بە دەردی کەرکووچی دەبن بە دەردی گوڵاڵەی دەبن بە دەردی مووسڵی دەبین ڕوو لە زانایانی ئاینی دەکەن دەڵێ پەیوەندی بە منەوە نییە زۆر باشە کاک پۆڵەگیان پەیوەندی بە منەوە نییە باقی زۆرم دای قسە بکەی زۆر سپاس دەکەین کاک پۆڵە لە هەولێرە و لەگەڵمان نابوو سپاس بۆ کاک پۆڵە دەچمە لای پەیوەندیەکی دیکە دایکی ئەحمەد هەر لە شاری هەولێر وەردەگرم سلام علیکم سلام علیکم کاکە گیان عەلەیکی سەلام و ڕەحمەت الله باشی براکەم سەر هەردوو چاومان دایکی ئەحمەدیەوە باشن ئەوتەوەرەکە لەسەر نەوتەوە نیە بابراجان بەڵێ لەسەرەوەیە کە حکوومەت بۆچی نەوت بەسەر هاوڵاتیاندا دابەش ناکات بەێ بەخوای ڕاستەکەی وەڵڵاهی زۆر چاوەڕێ دەکەین هەر مردینان چاوەڕێکەین وەڵڵانە دینارەکەم هێنە ئەرزاکەم هێنە پشکە نەفتەکەم هەیە هیچ شتێکم لە مارەوە نییە کۆمەرێک عالەم بە قورئان پشکە نەفتەک نییە خێری دەگاتێ نەفتەک تشتەکمان ئەگەر بدەنێ حکوومەت نادا ئەگەر کەسێک بدا لە دینارێکم لە بەرچیا وەڵڵا شەو ڕۆژ دەگیرێن کۆمەرێک مندارم هەیە ئەوها مەحتەری نازانین چ بکەین خێری دەگاتێ زۆر باشە دایکی ئەحمەد ئینشاڵڵا ژمارەکەت نووسین دەستگای خێری دەگاتێ براکەم بە قوزانتاڵم خێری دەگاتێ تشتەکمان بدەنێ خێری مەوزی پێغەمبەری صلی الله علیه وسلم خوایە ئینشاءڵڵا هاوکاری تەکەم زۆر سپاس دەکەین دایکی ئەحمەد براکەم بە قوزان و خێری دەگاتێ پەیوەندیەکی دیکە وەردەگرین باوکی محەممەد لە کوێ لەگەڵمانە باوکی محەممەد لە ڕانیە باوکی محەممەد سڵای خوا لەبێ سڵای خوا لەبێ کاکە دانیار وعەلەیکە سەلام و ڕەحمەت الله سپاس دەکەم گەلک ممنوع وەڵڵاهی کاکە دانیار من بەڕاستی زۆر رەخنە و ملاحەزەم هەیە لەسەر کەلیمەی حکوومەت لە بۆ ئەو دەسەڵاتدارانەی هەرێم حکوومەت سونعی هەیە حکوومەت سیادەی هەیە حکوومەت بەرنامەی هەیە حکوومەت خەمخۆری هەیە حکوومەت ڕاوێژکاری هەیە تاکە ئەوانە 30 ساڵە کارەبایەکیان لۆ خەڵک پێ چارەسەر نەکرا کارەبایەکیان لۆ خەڵک پێدا بینیش نەکرا دایمەن ئەوانە مستەشاریان هەیە لە جیاتی لە هۆکاری کێشەی خەڵک و قەیرانی خەڵک بتۆژنەوە دێن بە پێچەوانەوە کێشە و قەیران لە بۆ خەڵک دروست دەکەن یعنی بەڕاستی ئەو دەسەڵاتەوەی داهاتوە ئیوە نەماوەتی کردنە نەسیحەت بکرێنە ڕەخنەی لێ بگیرێتن نەملاحەزاتی لە بۆ بکرێتن نە هیچ شتێک زۆر قسە هەیە زیادە دەبێ زۆر کات زۆریش ئاگامان لەوانە بی کەوا ئینسانی جاسوس و مخەنەت و درۆزن دەیانەوە درزەکانی نێوان ئۆپۆزیسیۆن گەورە بکاتن من زۆر ئەو ملاحەزەم کردووە مەجموعەت جاش و خۆفرۆش هەیە یعنی کاکە دانیار من بەڕاستی ڕئین لەگەر ئەوە نییە جەنابن میدیاکارێکی زۆر بەتوانا و ڕێک و پێک و دەتوانم ئەو شایەش بدەم لە خواترسی ڕێگە بدەم بە خەڵکان کەوا
بابەت بخەنە سەر شەخر نابی عیبە لەو ئەوە ڕخنە و کەم و کوڕیە لۆجە نابیشێت یەکسەر دەبی قەتعی بکەی نابی برای من دەڵێم یەکێ لە هۆکارەکانی کە ئەو دەسەڵاتە دژ و مافیایە ئەو زوڵمەی چیتە لە بۆ دەچێتە سەر سەبارەت بەو خەڵکە هۆکارەکە زعیفی ئۆپۆزیسیۆنە دەبێت کۆمەڵ خۆی محاسبە بکات لەو هەڵبژاردنە بۆ لەو هەموو کورسی و هاتووە سەریەت کورسی پێویستە من ئەوانەی کە من تاکە دانیار نامێ بابەتەکە بێنمە سەر شخصێک و دیفاعلی بکەم بەڵام دەمەوێت خۆفرۆشان و خائینان بزانن و بناسن بۆ نەوتەکەینەوەی نوێ ساکردنەوەی خەڵکە بۆ نەوتەکەی بەخشین خێرخوازیە نابی برایەکەی من نابی تۆ جێی لە بۆ ڕادێری نابی ئەوە هەڵەیە ئەوە دیارە یایەکەی من ئەوە ساحە چێ پیاوە و مەردە و شەریفە و ئازا و بەخیرەتە بابێ خۆپشاندام کە ئەگەر ئێمەی هاوڵاتی یەکەم کەس نەبووی لەگەری ئێمە لە نەوەتەکان و چەکمان لەو ئیسلام هەرگیزیە ئێمە مجاهیری ئەو ئیسلامە بووین بەڵام بەداخەوە یعنی مجموعە باوکی محەممەد ینی ئازادە خەڵک بۆ نمونە باوکی محەممەد ڕێگەمەی کەمێ قسە بکەم کەسێک کە دیفاع لە شخصێکە کات و کارە چاکەکانی باسە کابراوکە هیچ بێدەنگ بووم هیچ نەوتوە کەسێکیش کە ڕخنەی لێگرێ هەر بێدەنگ بووم لە هەردوو تەرەفەکان ناتوانم من پشگیری یان بکەم یاخود دژی بوەستمەوە بەڕاستی تەناوەیەکە و کەسە ڕای خۆی ئەڵێ لەسەر ئەو شخصانە لەسەر ئەو لایەنەی مەسەلەن کە کاری خێرخوازیەکە یاخود کارێکی هەڵاکات کاکە دانیار من ملاحظەی من ئەوەیە بەرنامەکەی جنابەت ئیستیغرار نەکرێن ڕاستەکەی ئینشاءڵڵا وای لێکەم خەڵکێک نلۆزەمکردنی خەڵکێک بابەتەکەی جنابەت کێشەی هاوڵاتیانە سوتەمەنیە ئەوڕۆ خەڵک هەیە دەگریا لە بۆ دەبەیەک نەوت وەڵڵاهی ماڵ هەیە من دەیناسم بڕوا کە نیو دەبێ نەوتی نییە پێویستە ئێمە لە ڕێگای خۆمانەوە کە حکوومەت هەر بە پرسیارەتی ناکاتن با ئێمە ماڵی پیر و اختیارەکان و خوا پاداشتی جەنابتان و نەوەی نوێ و یەکگرتوش بداتەوە برام هەموو خێرخوازێکیش بداتەوە کە ماڵی هەتیوێت گەرم دەکاتەوە براکەی من ئەوڕۆ کە بابەتەکە لەوە دەرچوە برێ خەڵک سارکردنەوەیە وەڵڵا برام خەڵک گەرمکردنەوە ئەوڕۆ بە حەجێک هەیە برای من ئەوەی سەرمای نەبێ ئەوەی نەبوو نەبێ نازانی ئێستا قورسایی ئەو سەرما بە فروبارانە قورسە براکەی من کاتان لێ دەکەم دەست لە ناو دەستی یەک بنێن و تەفرەقە و غەیبەتکردنی یەکتن و ڕێگە پێدان بەردەم بکردنی یەکتر بێنن وەڵا هەمووتان نووری چاومانن وەڵا هەموو دەست پاک و دەم پاک و داوێن پاکن کاکە ئەوەی بە پەرداخە نەوتێک یارمەتی ئەو خەڵکەدا من دەستی ماز دەکەم تێراوی بۆ دادەنێم بەڵام چێ مەردە و شەریفە و بەغیرەتە و ئازابا بێ خۆ پیشاندان کاتن بزانە من لەگەڵی مەیان نا وەڵڵای ئامادەم یەکەم کەس خوێنی خۆم بەخت بکەم لەبەرەوەی باوەڕم زۆر مردنیە ئەو مردە خۆش بێت باوکی محەممەد زۆر سپاس دەکەین با ڕێگەبین باڕێن دیکەش زۆر سپاس بۆ باوکی محەممەد لە ڕانیۆ لەگەڵمانە بوو کاگرێبوار لە سێ سادەق وەردەگرن کاگرێبوار سڵاوی السلام علیکم وعلیکم السلام ورحمة الله ڕاقت دەستخۆشیم بەرنامەتان لەکەم سەرەت و چاومان کاگرێبوار گیان ئەگەر دەنگی تەلەڤیزیۆنەکەت کەمێک کەسکەی بۆی بەباشی دەنگی تۆ بگاتە لای ئێمە کاگرێبوار ئەتوانین کەمێک دەنگی تەلەڤیزیۆنەکەت کەسکەی وەک داواکاریمانە لە سەیسایق و تەلەفۆنەکەم بەڕاستی خەڵکی سەیسایق و شارەزور و مەنتیقە بە تایبەتی سەیسایق زۆر پێشەلکاری تیاکرێت سەیسایق کەسێک نییە خاوەنی وێ سەیسایق تایسە نەوتی گۆڕ نەگیرا سەیسایق ئەو هەموو خۆ پیشاندان و هەموو شتەکرا لە سەیسایق کەس ئاوەڕێک لە سەیسایق ناداتویستە من خۆم ڕۆژانە ناو هەموو خۆتی سەیسایقام یەک زەلام نییە دەتوێت نەوتی بێ لە یەک نەوت بەڵێ جاء دعوامان لك هذا خلق سيسايق دعواك إلى ما صاحب باقي لما وصل صلاح الدين باقي لك حاجي كامل أمانات كسرت دي أمسي لأن إسلاميين كذا بقى روجي شريف وفقير وجار بطبع حكمت ما بحكمت كذا خلق براسي مروتي فاني خوتي راجل فقير وجار نية لكن مرخوش أمسي سركزة إسلامية لنا وخلق ديار البيجيك يكون يعني باف روجي يعني بو خلق فقير وهجار برنامج توقنا يعني بو البجار نكان بوها مشتية براسية العيبة إسلامية كان يكون إنسانية نبرو بيكون نبري لبرو خلق أقد ما تيقي سيسايق وشارع زروع وخلق طواو دواقوت وطواو خلق يكي هجار وفقير وداماية تيها سيسايق لبرو هيش كتيقنيه كمي سيسايق بخوا بلا برزاق راك أقربوار لسيسادق لهلبجة لعربت لهمو شنك دوخك بهمان شوي يعني خلقك الرشوروت وخلقك داماية حتى يتكزينا كتير كتيقنيه كم خوري سيسايق بلا برزاق راست
زۆر سپاس بۆ کاک ڕێبوار. والسلام عليكم. وعليكم السلام کاک ڕێبوارجان لە سەی سادقەوە. کاک جەمشێر وەردەگرم لە ڕزگاری ناحیەی ڕزگاری. کاک جەمشێر بەڵێ کاک جەمشێر سڵای خوا لێبێ. باشی برا سەر هەردوو چامان تۆ باشیت؟ عزیزم تەوەرەکەتان لەسەر نەوتە وانێ برا؟ بەڵێ تەوەرەکەمان لەسەر هۆکاری دابەژنەکردنی نەوتە بەسەر هاوڵاتیان و لایەن حکوومەتەوە کە بۆچی دەگەڕێتەوە. وەڵاهی برا جوانەکەم بۆ دەگەڕێتەوە، یعنی ئەمە قەناعەت بکە 5 ساڵ 4 ساڵ لەوێ ئێمە نەوت ماوەەر نەگردووە لە فۆرمی بایعەکانی سپارەمان لێسێنن و یعنی وەکو وەرەقەی نەوت کاتێ وەرەقەمان لێسێنن پارەمان لێسێنن، پارەکەش وەرەقەش هەرە سووتێ و فڕێ دەین. دووەمیش ئەڵێن کارەبا لە 91 و من ئەم کارەبا بینم هەر وەکو نەوەتەکان ئەگەر مۆلیدن نەوێ ئێستا تۆن ئەڵێن مەجموعەی ئەوبەر و مەجموعەی ئەمبەر، شەوێ ئەمبەرە و شەوێ ئەوبەرە، هەر لە نەوەتەکانیش من ناڵبوومە هەر وەکو ئیسەی بینم. ئەگەر مۆلیدە نەوێ یعنی هەر ڕۆژنایی نابینی، دوو شارعێک دووسایی دەکەن پڕ دەوروبەری لە گوڵۆب و عامود وەمانەکەن بەس بۆ جوانیەکەن وە ڕۆژ خەڵک پێی کاتر ڕۆژنایی نییەویت. زۆر سپاس زۆر سپاسەکەین کاک جەمشید لە ناحیەی ڕزگاری لەگەڵمانە بوو. دەچمە لای پێندێکی دیکە کاک محەممەد لە پێنجێن وەردەگرم. کاک محەممەد گیان سڵای خوا لێبێ. وعليك السلام ورحمة الله. سر تشاومان بەڵێ کاک محەممەد. محەممەد لە پێنجێنە مەمانی داوای لە هاوکاری دەبووڵێن ئێمە خاوەن پێداچی تایبەتین و تازە هیچ حساب و کتابێکمان بۆ نەکراوە. مامۆستاحەلی ئەوە هاوکاریەک نەوتێ شتێک بێت بێبەشمان مەکەن نێستاکە لە کەم دەرامەت و خاوەن پێداچی تایبەتکەن تاوتان تێیان نەوێت. تۆ باشە بۆ هیوای ئینشاءالله خێرخوازان هاوکاری ممنونیم ڕقەمەکەمان بنووسن لێتان مەمنون هەنەوە ببێ نەبێت هەر لێتان مەمنونە خۆی گەورە پاداشتاناتەوە خۆی گەورە جێگەی خۆتان پڕکاتەوە مەمنونی ماڵتان ناوا بێت. زۆر سپاس دەکەین ئینشاءالله کاک محەممەد گیان لە پێنجێنەوە لەگەڵمانە بوو. زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت. باوکی ئەیمەن لە کفری وەردەگرم. باوکی ئەیمەن سڵای خوا لێبێ. السلام علیکم برا مەحوال چۆنە؟ وعليكم السلام سەر هەردوو چاوم. والله شاوەڕێم سوات دەکەم. وڵای بابەتەکەتان بابەتی زۆر تەنزانێت و پێکەنی ناویە. بۆچی حکومەت سوتەمەنی بۆ هاوڵاتیان دابیناکە؟ هۆکاری زۆر هەیەکی لە هۆکارەکان ئەگەر سوتەمەنی بداتە هاوڵاتیەکانی بێگومان ئەوروپا و تورکیا بە تایبەتی بێ سوتەمەنیە بنی دەرەو سوتەمەنی بداتە ئێمە نانێرێ بە تورکیا و ئەوروپا. ئەمە یەکێک لە هۆکارەکانێتی. هۆکاری دووەمیشەوەیەکەوە خەڵک تازە لەگەڵ مزعار ڕاهاتووە گوێی لێ نییە سوتەمەنیە دەنێ سوتەمەنی نادەنێ کارەبایی لەسەرەکەنە پێوەری زیرەک ئاوی لەسەرەکەنە پێوەری زیرەک سەرەتاوە بکەوە پێوەری زیرەکدانرا کۆمەڵی خەڵک لە شار و شارۆچەکان کۆمەڵی ناڕزایان دەربڕی بەڵام شودی نەبوو. ئەوەی حالی ناتەتە سەرەوەی بۆ تایبەتی لە شارۆچکەی کفری خەڵک واستەی شەکات پێوەرە زیرەکەی دەست ناکەی بۆی بێبەسەیە. یعنی تازە میلەتە ڕەو بەو شێوە ڕاهاتۆ من ئیمانە بە میلەتە نەماوە. خەڵک هەتا خۆی چاک نەکە حکومەتەکەی چاک نابێ. خەڵک بەجددی نایەتە سەرخەت لە خۆمەوە دەست پێەکەم بەجددی نایەتە سەرخەت بۆی کەوا داوای ماف و داوای مافەڕەوەکانی خۆی بکەن. خەڵک زۆر شایستەتر لەمە خراپتری پێ بکرێ بە هیچ شێوەیە خەتای حکومەتی خەتای دەسەڵات نییە. ومعارضەش من لەگەڵ ڕێزم بۆ معارضە بە تایبەتینەوەی نوێ کەوا مەسەلەن ئاوا جارێک بانگەشەیەکی هاکەزایی لەناو خەڵکاکەن دوو جلیکانی نەوتە دەنە خەڵک بۆ ئەوەی بۆ خۆڵکردنە چاو خەڵک و بۆ کۆکردنەوەی خەڵک بۆ خۆیان من ناڵێ ئیشەکەیان باش نییە و ئیشەکەیان خراپە. بەڵام لەگەڵ ئەوەیشە وڵات بەشکۆفرکە ناکێتە ڕێوە وەکو قسە کوردەکە خۆمانەڵێ شێر بەنانە ڕق بە خاوەن ناکرێ قوربانگیان. جا بۆیە ئێمە پێویستەکە ینی هەوڵی جددی ڕیشەکێشکردنی هەموو گرفتەکان بدرێن لە وڵاتە و هەروەها یەک داوایەکی لە ئەم کەناڵەی دەناتانەوە بۆ هەموو ئەو نەخۆشخانەی کە بەخشین کە ناوراوە بەخشین لە شار و شارۆچکەکان دەستخۆشیتان لەکەم زۆر دەستان خۆش بێ خوای گەورە نمونەتان زیاد کە بەڕاستی جێگەی نمونەش لە شارۆچکەی کفری لە شارۆچکەی لە شاری کەلار بوونەتە ئەو فەڕی نمونەی لەناو خەڵکە کە بتوانن لایەنێکی پزیشکی
بنکەیەکی فزیکی بەو شێوەیە دابین بکەن و خەڵک ئیسفادە لێ بکە خوای گەورەیەکان ڕازی بێ و هیوادارین ئەم ساڵ کە ساڵی 2023 بێتە بایەی خێر و خۆشی بۆ وڵاتە و تۆزێکیش بەرپرسەکانمان لایەنی مەعارەفە و لایەنی دەسەڵاتدار تۆزێ پیاسونەوە بە خۆیان بکەن و زۆر سپاس. زۆر سپاس بۆ بەڕێز باوکی من لە کفری. پەیوەندێکی دیکەوە دەگرم باوکی میران لە کێوە لەگەڵمان نابوو باوکی میران لە ناحیە حاجیاوە. باوکی میران سڵای خوا لەبێ. وعلیکم السلام سەرچامە برایگیان. وڵای دەربارەی ئەو حکوومەتە و ئەو نائەدالەتی زۆرە بە خۆ دەزانین لە ئەوەڵی لە مەهەتیەکەوە تاکە ملەتی کورد چاوەڕوانی ئەوە بوو کە بەرهەمێکی باشی بێتە دەرچەوە بەڵام لەداخەوە ئەوانەی مریشی دز و قازەکانی شار بەداخەوە بۆیان کە ئەمڕۆ دەچەن لەساو ملەتێکدا گرتووە لەوت و جێخانی هەمان دۆخوان بێت. ئێستا کە لە مەنتیقەی حاجیاوە ماڵ هەیە وەڵای یەک قەتر نەوتی لە ماڵدا نییە. بەڵێ دەداوە لە کۆمەڵی مێگرتو لە نەوەی نوێ دەکەم یەک بگرن پێکەوە هەمووتان کارێکی وا بکەن کە ئەو ملەتە ئیساحەت بکات. زۆر باشە زۆر سپاس دەکەین باوکی میران لە ناحیە حاجیاوە. چمەلای پێندێکی دیکە باوکی نما لە کۆیە وەردەگرم. باوکی نما سڵای خوا لەبێ. سڵای خوا لە بەرزتان. عەلەیکم سەلام سەرچاومان. دەستخۆشی بەرنامەکەتانی دەکەین. زۆر سپاس باوکی نما. وەڵای برای بەرزم ئەو برای تر پێشمە پەیوەندیکی زۆر جوانێکی وتی ئەگەر بێت و ئەو حکوومەتی هەرێم حکوومەتی دوو بنەماڵە ئەگەر بێت و نەوە دابش بکە بەسەر خەڵکی کوردستان و میلەتی خۆیان ئەوە جژمنان لیان تووڕە دەبن و لەسەر حکوم لیان دەدەن وەکو تورکیا و ئێران و ئەمریکا و ئەوروپا هەمویان دژی ئەو سیستەمانە بەڕاستی ئەوانە بەڕاستی لەوە دروست کراون تەنها خەڵکی خۆیان بتەوسێنەوە چۆن لە شاخ داهاتنە گوندەکان دزیان لە خەڵک دەکرد و خەڵکان دەتەوساندە و مریشیان دەبرد و شتیان دەکردەوە لەخوا دەجیارنەوە شتانەکە تیاکردیان نەکردیە لە کاتی تووڕەبوون و لە کاتی کێشە مەشاکری ئیعلام یەکتری هەموو شتەکانی خۆیان باز دەکرێت کەنەوت بدەنە خەڵک بەڕاستی خەڵکیش حەقی خۆیتی هەم پێداویتێکی بۆ دابین کرێ بەڵام بەداخەوە میلەتی کورد میلەتێکی نازانم بۆ لێ هاتووە ناوێت داوای مافی خۆی بکە ڕۆژنامە نووش دەکوژن ئەوانە شەق لە مامۆستا هەردەن مامۆستا شەهید دەکەن خەڵکی هەژی فەقیر و هەژار دەکوژن بە شەو بە ڕۆژ دەرجی دایک دەسووتێرن ڕۆژنامە نووش دەفڕێنن بەڕاستی بەداخەوە بۆ ئەم دەستخۆشی لە هەموو حیزب و لایەنێک دەکەم کە ئیشەشی خێر دەکات کە هاوکاریەکی خەڵکێک دەکات بەس بەڕاستی شاسۆر عەبدولواحید ئەو هاوکاری خەڵک نییە ئەوە هاوکاری خەڵکی پێدارێت ئەوە دامتکانەوەی تووڕەبوونی خەڵکی بێدەرنەوەی شێ زەلام بدەیتە ینی بۆ نمونە کوردستان بە ملیۆنە خەڵکی لێە ئەو هەزار لتر نەفت دابرێت هەزار لتر نەفت چییە بەشی چێ دەکات ینی ئەوە هیچ نییە ئەوە تەنها حکوومەت و ئەو حیزبانە بەکاری گێرن بۆ ئەوەی تووڕەبوونی خەڵک دامکردەوە موچیان لە بیر نەمینێت خەڵک وەرزی تایبەتی خۆیان لە بیر نەمینێت لەبیریان نەمینێت داوای ماف و شای سەدارایەکانی زۆر سپاس دەکەین باوکی نما لە کۆیە زۆر سپاس دەستمە لای پێندێکی دیکە کاگۆشمەند هەت لە کۆیە وەردەگرم کاگۆشمەند گیانسڵای خوا لەبێ کاگۆشمەند گوێویستی دەنگێوی وعەلەیکم سەلام سەر هەردوو چاومان سەرتاهر تایتڵی بەرنامەکەم پێ سەیرەکەم حکوومەتی هەرێم یعنی چونکە حکوومەتی هەرێم خۆی درێمە حکوومەت نین بۆ منە ئەو شاری من تەلەفۆنی تێدا دەکەم جێگرەکەی دەرێەوە ناچەی 130 واتە بینی دوو حیزبە کە دابەش کرا بە لە هەمووی خۆشترە ئەو شاری کە پێی دەرێ بعد 140 نفتی تیشی تێدا وە خۆشی نفتی نییە بیسووتێنی یعنی کاتێک ئەم نوکتەکەم بیردێنێتەوە بۆ کابراک دەچم ژنەکەی دەرەغدا کەچی برای کابراکی بوو دەیگو ئەگەرە توش تەراقی بێ من تەراقی نابێ جا خۆی حکومەت
خۆی دەرێمە دوو حیزبن کەچی زۆربەی کەناڵەکانی ئۆپۆزیسیۆن هەر بە ناوی حکومەت ناویدێنن جێگرەکەی دەرێ ئەو کۆی مادەی 130 واتە لە بینی حکومەتی عێراق و حکومەتی هەرێم کوس کەرکووک و ناوچەدارەکان کۆش لە بین یەکێتی و پارتی مادەی 130 واتە حکومەتە خۆی یان زۆر جار خۆیان دەرێن وڵات سلەیمانی بدەنە دەستمە چای دەکەن یعنی حکەواتە حیزبەک خۆی دەرێ سلەیمانی بدە دەستی ئەوی کەس دەرێ نا ئاخە لە لافاو بیبایدە خۆیان تەنز و گاڵتە ئامۆز بەیەک دەکەن من هەر کەم سەرە ناوی حکومەتە خۆیان دوو حیزب بوو حیزبی نا دەتوانم بڵێم دوو کۆمپانیانە بازرگانێکی زۆر جوانیش دەکەن و توانیان لەگەر دەوڵەتانی دراوسێ جوانترین دراوە بازرگانی بکەن و خۆیان ببنە خاوەنی کۆمپانیای زەبەلع لە زۆربەی وڵاتانی جیهان و ببنە خاوەنی دەیان چەندین کەناڵی ئاسمانی کە دەوڵەتە زلهێزەکان ناتوان ئەو بجێ لەو کەناڵە ئاسمانیانە سەر بکەن و چەندین سۆسیال میدیای بێدایک و باوک و ئاوا گاڵتە بەخەرچی بکەن ئەتەن زۆر هەندێک سۆسیال میدیاکانیان هەندێک پرسیار دەوروژێنن ئاستن گاڵتە بە عەقڵی ئەو میلەتە ئەکەن ئۆپۆزیسیۆنیش بەنسبەت ئۆپۆزیسیۆنێک ڕاستەقینەی لەبەرەوەی ئۆپۆزیسیۆنیش خۆی لە ناخۆی ناکۆکە کەواتە هیچمان نەکردێ بۆ ئەوە تەنیا هەر زۆر سپاس کاک گۆشمەند شتەکە هیچ ناگۆڕێ و دەستخۆش زۆر سپاس بۆ کاک هۆشمەند لە کۆیەوە لەگەڵمانە بوو بەڵێ ئازان و خۆشەویستانم بە یارمەتی هاوکارانم بەرنامەی دوانگەی خەڵکم پێشکەشکردن تا بەرنامەیەکی دیکە بە خواتان دەسپێرین خواتان لەگەڵ بەتەنیش